العراق ئێستاش هەر لەسەر شێوازی ئەو گرێبەستانی کە لە زەمەنی سەدام حوسەینە واژوو کراوە دوای خۆماڵیکردنی نەوت ئێستاش ئەو جۆرە گرێبەستانە واژووەکە کە پێوتێت سەرویس کۆنتراکت بەڵام لە هەرێمی کوردستان جیاوازە یعنی خوداتی نەوت لە هەرێمی کوردستان پرۆدەکشن شێرین کۆنتراکتە کۆمپانیەکان خاوەنداری پشکێک لەوە بەرهێنانی نەوت ئەکەن ئەمەش هینە یعنی ڕیسکی هەیە طبیعی بۆ چونکە حکومەتی هەرێم هیچ پارەیەک تەنخان ناکات بۆ گەڕان بە دوای نەوتە و هیچ پارەیەک تەنخان ناکات لە گیرفانی حکومەت یعنی لە بودجێ حکومەت بۆ درێڵین یا بۆ بەرهێنان یا بۆ هەناردەکردن لە سەدا سەدی ئەم تێچوون و ڕیسکە لە ئەستۆی کۆمپانیەکانە لە ئەنجامە کۆمپانیەکان شێرینیان هەیە پشکێک لە نەوتی بەرهەمهاتوو وەرەگرن ئەمە زۆر شتێکی نۆرماڵە لە هەموو عالەمە بۆ من لە ئیندۆنیزیا ئێمە پرۆدەکشن شێرین کۆنتراکتمان هەیە لە مالیزیا هەمانە لە زۆربەی وڵاتەکانی دنیا